گەورەتە سوپاسی خی گەور و میهرەبانەکەم کە توانیم وەکو مامۆسایەکی ئاینی بەشدار بم لە پرۆژەیەکی مبارەکی ئاوا. دەستخۆشی زۆرمەیە بۆ ڕێکخراوی قوتابیانی کۆمەڵی دادگەری کە لەو پرۆژە جوانە پرۆژەی میهادی قورئان. بێگومان بەشداریکردنی من وەکو فەزڵ و منەتێکی خوای پەروەردگار کە فەزلی هەبوو لەگەڵما بەشداری بکەم لەم پرۆژە مبارەکە. پاشان گرنگی ئەم پرۆژەیە لە ڕاستیە لەوە ئەبینم کە بە ئەرکی سەرشانی خۆم زانیکە وەکو پشتیوانیەک بۆ برایان و خوشکانم لە ڕێکخراوی قوتابیان کە هەستاون بە سازدانی ئەم پرۆژە گەورە و مبارەکە لەخوای گەورە داواکەم ئەوانش مۆفەقکە لەژێر ڕۆشنایی ئاەتی والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض کە ئیمانداران پشتگیری یەکەن بۆیە زۆر زۆر بە ئەرکی خۆم زانی کە ئەمڕۆ لە ڕاستیدا پشتیوانی بکەم. دەمانەوێ بە تەواوی نەیارانی ئیسلام و مسلمانان بڵین کە ئەخلاقی جوان و پەسەندی ئێمەی مسلمانان ئەوەیە کە ئەمڕۆ بەم جۆرە و لە هەموو وێزگەیەکی ترا ئێمە ئەمانەوێ بەم جۆرە گەنجانی خۆمان پەروەردەکەین لە خزمەتی قورئانی مبارەکە بیانژێنین بۆی کە گەنجانێکی دەمپاک و داوێن پاک و دەستپاک و خزمەت گوزار و دڵسۆ دەرچن. مثلا کەسێکی نزیکمەوە نامەیەکم بۆ هات مەسوولێکم بۆ هات کە وترا کە ئەم بۆ تۆ زۆر باشە و بەشداری بکەیتە ئینشاءڵڵا سەرکەوتووە بیت بۆ منیش بە باشم زانی بەشداری بکەم و نەخێر نابیناییان خاوەن گەلایەتی تایبەت ڕێگرین نەبووە لەوەی کە نەتوانم ئەم ئیمتیحانە بکەم. من ئاواتی من ئەوەیە کە بتوانم سوودێک یان لە داهاتووە سوودێک بەنەوەکانمان بگەێنین کە بتوانین بە شێوەیەکی باش بە شێوەیەکی زۆر جوان خزمەت بە ئاینی ئیسلام بکەین ئینشاءڵڵا. لەبەرکردنی قورئانی پیرۆز بە سپیکەر لەبەر یەکەم و هاوکاریەکانیش من ماڵۆ بەعام هەمویان دەستخۆشیان لێ یەکەم و لێرەوە چاویان ماچەکەم. ئەم پرۆژەکەم زۆر بەدڵە دەستان خۆش بێ نمونەتان زۆر بێت بە هیوای ئەوەی کە ئەمە کۆتا پرۆژە نەبێت بەڵکو ئەمە سەرەتایەگەر بۆ دەست پێکردی ئەم جۆرە پرۆژانە. هیوای دەستخۆشی و سەلامەتی بۆ هەمویان نەخوازم دەستیان خۆش بێت زۆر زۆر پێمانەوە ماندوو بوون سپاسیانەکەی نمونیان زۆر بێ ئینشاءڵڵا. دەستخۆشیتان لێ ئەەکەم زۆر خۆشحاڵ بووم کە بەشداریم کرد دەستخۆشی بۆ ئەم پرۆژەی میهادا کەوا هەستان بە سازدانی لەبەرکردنی سورەتی ڕەحمان بۆ ئەم گەنجانە زۆر زەرورە بە تایبەتی بۆ ئێستا خەڵکی لەبری ئەوەی بەشتی نابەجێەوە خۆی خەریکات بە ئەم لەبەرکردنی سورەتی ڕەحمانەوە زۆر باشە هەم کاتەکانی بە فیڕۆنادا هەم بۆ دنیا هەم بۆ قیامەت خی گەورە خۆی ئەفەرمێ سوێن بەکاتە خواوە العەسر کاتەکانمان لە سورەتی ڕەحمانە هەر سورەتێک هەبێ هەموو سورەتەکان پیرۆزن لە هەر کات و شوێنێکە ئەمانە بتوانن کاری لەسەر بکەن بەردەوام بن لەسەری لەبەرەوە تۆ ئەم کاتانە بە فیڕۆ نادەن کاتێکی کات هەلی زێڕینە بە تایبەتی لەم ڕۆژگارەی ئەمڕۆمانە گەنجەکانمان پێویستیان بە پرۆژەی ئاوایە.
پرۆژەی میهاد وەکو هەموو شار و شارچەکانی تر لە قەزای سیساقیش بەڕێوەچیە بە بەشداری زیاتر لە 500 بەشدار بوو چەند ڕێژێکی زۆر لە سیساق بەشدار بوو الحەمدولیلا سپاس بۆ پای گەورە لە شار و شارچەکانی تریش بە هەمان شێوە گەرمیەکی هاوڵاتیان بەم پرۆژەوە دیار بوو کە بەتەنها لە بەرکردنی سوورەتی ڕەحمان بوو کە ئەم پرۆژەمان ڕاگەاندووە ئێمە بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە خۆی ئەبینێتەوە لە 12 ئەمرە و 100 خەڵاتی تری شایستە و ئەمە ڕەتدانەوەیەکی ئەو بیرە فکر و چەپانەیە کە ماوەیەکی زۆرە هاتوۆتە هەرێمی کوردستان و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستانیش بەدەستی خۆی هاوکارە لە برەودان بەم بیرە چەپانە و هەروەها زەخکردنەوەی نژادیکردنی ئیسلام کە ئەبینی بەداخەوە لە ماوەکانی ڕابردوودا بەرپرسەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی ئەوقاف دژی ئەم پرۆژانە بوو ئەوە ئێمە شەبینی و ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی شارە زوور پرۆژێکی لەم شێوەمان ڕاگەیاندووە کە سوپاس بۆخوا بە 12 ئەمرە 100 خەڵاتی تری شایستەوە خەڵکێکی بێشمار لە هەموو سەرتاسەری کوردستان بەشدان کە ژمارەیان سەر و 33,000 کەسە کە ئەوە دەرخەری ئەوە ئەبێت کە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی ئیسلام دۆستە کۆمەڵگەیەکە پێوەستە بە دینی پیرۆزی ئیسلامەوە و ڕێچکە و ڕێبازی پیاغەمبەرانی پێش خۆی بەرنەیاوە. ئەو جۆرە پرۆژانە زۆر گرنگی هەیە لەبەرەوەی ئەوڕۆ بەڕاستی هەمومان سەرقاڵی شوکارین و کاتێک نییەکەوە بگەڕێنەوە سەر قورئان و پێدا بچینەوە بەڵام بەهۆی ئەو جۆرە پرۆژانە و پابەند دەبی بەوەی کە قورئانەکە ئەو سوڕەتێکە دانرا لەبەری بکەی و فێرە تەفسیرەکە ببی و لە ژیانی ڕۆژانەشمان کاری پێ بکەین خوا داداشتی خێرام داتەوە هیوادارین ئەو جۆرە پرۆژانە هەر بەردەوام بێ و بۆ زیاتر وریاکردنەوە و ئاگادارکردنەوەی خەڵکی لە قورئانی پیرۆز و بەخێربێن دووبارە زۆر سوپاس. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ڕاستی لەو سەردەمەدا کە سەردەمی تەکنۆلۆژیایە خەڵک مەشغوڵ بە ئیش و کارەوە هەروەها دژمنانی ئیسلامیش ئەیانەوێ خەڵک لە دین دوور بێخن بەتایبەت سینی گەنجان ئەم زۆرە پرۆژانە زۆر گرنگن بۆ ئەوی دووبارە گەنجانی موسڵمان بە قورئان ئاشنا بکەنەوە و دەستخۆشیش لەو کەسانە دەکەم کە هەڵساون بە ئەنجامدانی ئەم پرۆژێ خی گەورە ئەجریان بنووسیت. وڵی هەرچەندی گرنگی بەو پرۆژانە بدرێ ئەمە زۆر ئیسیفادەی لێکەن چونکە یەکەمیش ئەوەیە کە ئاشنا بینەوە لەگەڵ قورئان و لەبەرکردن و تێگەیشتنی مانە و مەبەستەکانی قورئانی پیرۆز و لەوانەیە زۆر ئیسیفادەیەکی باشی لێ بکەین دنیا و لۆ قیامەتمانە پێم خۆش بۆ بەشداری بکەم لەبەر ئەوەی یەکەمین سوورەتی ڕەحمانم هەندێکم لەبەر بوو 12 ئاەتێک بەس پێم خۆش بۆ هەمووی لەبەرکەم زۆرتر ئاشنامەم لەگەڵ سوورەتی ڕەحمان و ئێستاش ئەلحەمدولیلا باشە یانە ئەوە دووەمین جارە یعنی بەشدارێکم هەم لە سوورەتی حوجرات لەوەش بەشدار بووین هەروەها ئەوە دووەمین جارە دەستان خۆش بیانی دەستی ڕێکخراوی قوتابیان و هەروەها پرۆژەی میهات ئەم پرۆژانە پێویستن ینی بە بەردەوامی هەم لۆ خوشکان و برایان و هەموو گەنجەکانمان بەتێکی سوودێ بێت هەم لە ڕووی زانین و علمی قورئان و هەروەها زانینی هەم ئەو ڕەوشت ئەو نیشانانی کە نادیارن کە ئێمە شارەزانین ئەتوانین لە سوورەتەکاندا یاخود لە ئاەتەکاندا برێم بیان دۆزینەوە بەتێکیت لە هەموو جیلەکەن هەم لۆ کچکە و گەورە و بەتێکی ئیسفانیا بێت چونکە ئەوە پرۆژە ینی ئەستەکەم بەشێکە نزیک بوونەوە لە قورئان و هەروەها فەرموودەکانیش بە هەمان شێوە هەم نزیک بوونەیە.
بێگومانۆکو کۆمەلگایەکی ئیسلامی کۆمەلگای کوردیش بەدەر نەبوو پێشتر لەم چالاکیانە لە هەر لە بەهای فەرموودەڕا بگرێ هەتاوەکو گرنگیدان بە قورئان و نوێکردنەوەی سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بێگومان ئەم پرۆژانە زۆر گرنگە بۆ ئەوەی ئێمەش ئیسپاتی بکەین کە چۆنەڵی بەردەوامین لەسەر ئاینی ئیسلام و فێربوونی ئاکارەکان ئیسلام و قورئانیش ئەوەی ژیانە دەستوری ژیانە پێویستە لەسەر هەر تاکەیەکی مسلمان هەموو ئەحکامەکانی بزانێت. والله هەر زۆر حەزمە کرد قورئانی پیرۆزە بەرکەم جا و خۆلە وای کردێ من هاندەرێکی زۆر باش بووی کە بۆ ئەوەی بتوانم قورئانە بەرکەم. بەڕاستی ئەو زۆرە پرۆژانە زۆر گرنگکە ڕابگەیەندرێت بۆ ئەوەی چەندەها کەسی دیکە لە ڕێگەی پرۆژانە فێرە چەندێ قورئان لەبەرەکە کاوەش سوودێکی زۆر بە هەموو لایەکە گەینی. دەستخۆشی لە ڕێکخەرانی ئەم پرۆژێ ئەەکەین ئەوەی وای کرد بەشداری ئەم پرۆژێ بکەین ئەوەیەکەوە بە تەفسیرەوە ئێمە تەنها قورئان بە عەرەبی ئەخوێنین بەباشی لە ماناکەی تێناگەین بەڵام لەم پرۆژانەدا هانمان ئەدەنکەوە لە قورئان تێبگەین لە نیعمەتەکانی پەروەردگارمان بزانین ئەوە شتێکێک بوو لە هۆکارەکانی بەشداریکردن. بەنای خۆی گەورە و میهرەبان سەرەتا دەستخۆشی لە پرۆژەکەتانەکەین کە سوودێکی یەکجار زۆری هەیە بۆ مرۆڤایەتی کە لە دنیا و قیامەتە ئەتوانین سوودی لە بەرکردنی قورئانی پیرۆزە وەربگرین کە سەرەتا دەستپێکردن بە سوورەتی ڕەحمان پێش ئەوەی بەشداری بکەم لە پرۆژە توانیم هەندێک یعنی نیوەی سوورەتەکەم لەبەر بوو لە دوای ئەو پرۆژە توانیم هەمووی لەبەرکەم بە تەفسیریشەوە هیواداریشمە پرۆژانە بەردەوامیان پێ بدرێت. بەناوی خۆی گەورە میهرەبان منوکو بەشدار بێک لە پرۆژەی میهادی قورئان بەشداریم کرد کە بریتە بوو لە بەرکردنی سوورەتی ڕەحمان والحەمدولله توانیم کە سەرکەوتووی بتێپەڕێنم و داواکاریم لەو کەسانە هەیە کە هەمیشە هەوڵدەن بۆ لە بەرکردنی سوورەتەکانی قورئان و دەستخۆشیش لە دەستی کارگەرە پرۆژەی میهادی قورئانەکەم هەموو پرۆژانە هیوادارم پەریان پێ بدرێت لە هەرێمی کوردستان و هەمیشە بەردەوام لەسەر ئەو ڕێزگەیە بۆ بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام.